لە کاردانەوەی هێرشەکانی فەڕەنسادا کە لەلایەن ژمارەیەک چەکداری خۆکوژەوە ئەنجام دران لەگەڵ تەقاندنەوەی فڕۆکەیەکی رووسیا لە میسر، زۆرێک لە وڵاتە زلهێزەکان ناکۆچیەکانیان وەلاناوە سەبارەت بە دواڕۆژی سووریا و لە هەوڵی ئەوەدان هەماهەنگی بکەن بۆ بنبڕکردنی تیرۆر. لە ئێستادا پرسی تیرۆر و گروپە چەکداری تونڕەوەکان سەرجەم وڵاتانی جیهانی بۆ خۆیەوە سەرقاڵ کردووە و هەر وڵاتەوە بە جۆرێک ڕێوشێن بۆ ڕوبەڕووبوونەوەی دادنێن. بەهۆی هێرشەکانی پاریسی پایتەختی فەڕەنساوە کە لە سیانزەی ئەم مانگەدا ئەنجام دران، هەرێک لە بەریتانیا و ئەمریکا و ئیتالیا و هۆڵەندا و بەلجیکا و ئەڵمانیا و ژمارەیەک لە وڵاتانی ئاسیا ئەو پەڕی حاڵەتی ئامادەباشیان بۆ ڕوبەڕووبوونەوەی هێرشی هاوشێوەی هێرشەکانی فەڕەنسا وەرگرتووە. فرانسوا ئولاند سەرۆکی فەڕەنسا لە بەردەم پەرلەمانی وڵاتەکەیدا داوای کرد هاوپەیمانێتیەک لە دژی داعش پێک بهێنرێت کە ئەمریکا و رووسیاشی تیادا بێت. بڕیاریش لە چەند ڕۆژی داهاتوودا سەرکردەکانی وڵاتانی ئەوروپا بۆ گفتوگۆکردن لەسەر پرسی کۆچبەران و پاراستنی ئاسایشی ئەوروپا کۆ ببنەوە. ئەوەش لە کاتێکدایە کە یەکێتی ئەوروپا بە کۆی دەنگ ڕەزامەندی نیشاندا لەسەر هاوکاریکردنی سەربازی فەڕەنسا لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا. لەبارەی هێرشەکانی پاریسیشەوە باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند لە شەڕی تیرۆردا شکست و سەرکەوتن هەیە، وتیشی هاوپەیمانی نەدۆڵەتی هێرشەکانی بۆ سەر داعش شڕتر دەکاتەوە و لە کۆتاییشدا استراتیژی نوێی وڵاتەکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو چەکدارانە سەرکەوتوو دەبێت. هاوکات سەرۆکی کۆنگرێسی ئەمریکا داوای کرد چیتر وڵاتەکەی پەنابەرانی سووریا وەرنەگرێت. لەلایەکی ترەوە ڤلادیمیر پۆتن سەرۆکی رووسیا لە کۆبوونەوەی لووتکەی وڵاتانی G20دا ڕایگەیاند 40 وڵات هاوکاری دارایی دەدەنە گروپە چەکداریەکانی جیهان کە لە ناویاندا ئەندامانی وڵاتانی G20 هەیە. لە دوای ئەشراکردنی هۆکاری تێکشکاندنی فڕۆکە نەفەر هەڵگرەکەی رووسیاش لە میسر، رووسیا هێرشەکانی بۆ سەرچەکدارانی داعش لە سووریا شەڕتر کردوێتەوە. هەڕەشەی هێرشە چەکداریەکان بواری وەرزشیشی گرتووەتەوە و لە چوارچێوەشدا دوای بڵاوبوونەوەی دەنگۆی بوونی ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراو لە شاری هەنۆڤەری ئەڵمانیا یاریکی دۆستانەی هەردوو هەڵبژاردەی تۆپی پێی ئەڵمانیا هۆڵەندا دواخرا. ئەوەش لە کاتێکدایە کە دووشەمەی ڕابردوو یاریکی دۆستانی نێوان هەڵبژاردەی تۆپی پێی بەلجیکا و ئیسپانیا لەبەر هۆکاری ئەمنی دواخرا. لە ئەمریکاش بەهۆی گومانی بوونی بۆمبی چێندراوە دوو فڕۆکەی فەڕەنسی کە بەڕێوە بوون بەرەو پاریسی پایتەخت ئاڕاستەی گەشتەکانیان بۆ کەنەدا و ویلایەتی ئۆهایۆ گۆڕی. سنوورە سیاسیەکانی نێوان وڵاتان کە پێشتر بەربەسێکی ڕاستەقی نەبوون لە ئێستادا کاریگەری ئەو تۆیان نەما و مەترسی هێرشە توندوتیژیەکانیش سنوورەکانیان تێپەڕاندووە و سەرجەم وڵاتانی جیهان کەوتونەتە بەر هەڕەشەی ئەو هێرشانە. جگە لە عێراق و سووریا کە پێگەی سەرەکی گروپە چەکداریەکانن، تونس و میسر و لیبیا و نایجیریا و یەمەن و سۆماڵ و ئەفغانستان و چەندین شوێنی تریش بوونەتە پێگەی ئەو گروپ و ڕێکخراوانە و لە ئێستاشدا مەترسیەکانیان سەرکردەی کیشوەری ئەوروپای سەرقاڵ کردووە. بەوتەی بەشێک لە چاودێرانی سیاسی بڵاوبوونەوەی تیرۆر لە جیهاندا دەگەڕێتەوە بۆ پشگیریکردنی خۆرئاوە لە خۆپیشاندانی وڵاتانی عەرەبی کە بە بەهاری عەرەبی ناسراو بوو. دەژڵێن ئەو پشگیریە کەشێکی گونجاوی بۆ سەرهەڵدانی چەندین گروپ و ڕێکخراوی چەکداری دروست کردووە. بەپێی ئامارێکی پەیمانگای ئاشتی و ئابووری بەریتانیا لە ساڵی ڕابردوودا 32,650 کەس بەهۆی تەقینەوە و کردەوە توندوتیژیەکانەوە کوژراون. کاروان شێخ موحسین NRT